ئەمە هاوار و ناڵەی خەڵکی ناحیەی تازەیە لەلایەک سکاڵا لە دەستی داعش دەکەن و لەلایەکی ترەوە پڕ بە دنیان هاوار دەکەن و دەڵێن حکوومەتی عێراقی هاوکاریان نییە بۆ گرتنەوەی گوندی بەشیر کە زیاتر لە 2 ساڵە لەلایەن داعشەوە کۆنتڕۆڵ کراوە. Canımızı, malımızı, kanımızı hapsını töker oraya. Uşağımızı bir halleder gözüne ki hükümet bize yardımcı olmasa. بۆ گرتنەوەی بەشیر زیاتر لە 2000 چەکدار بەسەر 3 فەوج و 1 لیوادا دابەش بوون کە هەمویان تورکمانی شیعە مەسەبەکانی ناوچەکەن و هەتا ئێستا 8 جار هێرشیان کردوێتە سەر بەشیر و نەیانتوانیوە کۆنتڕۆڵی بکەن. خلال ساعات قليلة تحرير بشير بس حكومة واقفة بالطريق. خەڵکی ناوچەکەش ئازاد نەکردنی بەشیر بۆ مەبەستی سیاسی دەگەڕنەوە. سەرۆکوەزیران و هەموو سەرکردەکانی تر شام بەشانمان بۆسن و یارمەتی دەرمان بن لە ئازادکردنی بەشیر و ڕێگر بن لە بردومانکردنی تازە. 20 قوتابخانە و 6000 قوتابیمان هەیە. ئەگەر ساڕوخێک بەر قوتابخانێک بکەوێت چی ڕوودەدات؟ ئەو کات دێن بە دەممانەوە حکوومەت تەنیا لە کاتی هەڵبژاردن ئێمەی بیرە لەکوێیە حکوومەت؟ ئەم مایکانە حازر و ئامادەکراون بۆ وتەبێژی فڕقەی عەباس قیتالی ئەم هێزە کە هەمویان عەرەبی خوارەوەی عێراقن و بە فەرمانی مەرجەعی باڵای شیعەکان هاتوون لەگەڵ هاتنیان هەندێک ساڕۆخیان ئاراستەی داعش لە بەشیر کردووە و ئەوانیش وەکو حەشدی شەعبی داوای یارمەتی لە پێشمەرگە دەکەن. تأخرت هذه العملية كثيرا حقيقة ونحن ئۆپراسیۆنی ئازادکردنی بەشیر زۆر درەنکەوت. ئەم کەمایەتیانە جێی بایەخی ئێمن و لە ڕاستیدا چەند جار داوای هاوکاریان لە مەرجەعی باڵای شیعەکان کردووە لە نەجەفی ئەشرەف و هەروەها لە فڕقەی عەباسی قیتالی. ئێمەش چاوەڕێی سێپیتین لە حکوومەت بۆ ئۆپراسیۆنی ڕزگارکردنی بەشیر بە ئیزنی خوا ئەم ناحیە ڕزگار دەکەین لە دەستی گروپە تیرۆریستەکان بە هاوکاری لەگەڵ هێزەکانی پێشمەرگە. العالي مع قوات البيشمركة الكردية. فەرماندەکانی پێشمەرگە لە سنووری گوندی بەشیر ئاماژە بەوە دەکەن لە ڕابردوودا یارمەتی چەکدارانی حەشدی شەعبیان داوە و لە داهاتووشدا یارمەتیان دەدەن بەڵام دەڵێن جێگای پرسیارە کە بۆچی تا ئێستا نەتوانراوە گوندی بەشیر کۆنتڕۆڵ بکرێتەوە. تەنسیقێکی زۆر باشمانەی لەگەڵ هاوکارێکی زۆر باش یەکتریەکەین ئێمە هەر لە بیدایەت و هاوکار و پشتوپەنای ئەوان بوون خۆشیان باشز ئەو ڕاستێ زانن ئێمە کاتێک هاتین بەڕاستی تا خەڵکی تازە ناوچەکان سوار کرد و بەڵام بەهاتنی ئێمە بۆ ناوچەکە خەڵکی تازە هاتون شوێنەکانی خوان و بەرگریکی باشمان لە ناوچەی تازە کردووە ئێستش کە سەنگەرەکانمانە پێشەوەی هەر تەنسیقمان بەیەک و هاوکاریشین لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سەربازیەوە و هەم لە ڕووی ئاڵگۆڕکردنی زانیاریشەوە. بە پێی زانیاریەکانی پێشمەرگە و حەشدی شەعبی 100 چەکداری داعش لە ناو بەشیردان و بە شێوەیەکی بازنەیی هەموو گوندەکان بۆم ڕێژ کردووە. تورکمانەکانی ناحیەی تازەش لە ئەگەری ئازاد نەکردنی بەشیر هەڕەشەی بڕینی کارەبا و ڕێگەی سەرەکی کەرکووک بەغدا دەکەن. ئاڵاوشار NRT ناحیەی تازە.